بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە وا سەرکردگەین لە سەبارەت بە ئیسار نەزەری چەند نەفەر لە لایەنگران یا تەرەفدارانی سەڵتەنەت تەلەبان کە هەردووچیان بۆ چوونیان ئێسار نەزەری جۆراوجۆریان یعنی لە دوو بەرنامەی جیاوازە سەبارەت بە هێزی پێشمەرگەی ئەو دەورانەی کە لە کوردستانە دژ بە جمهوری ئیسلامیە هەموو هێزهای مسلح کە دژ بە جمهوری ئیسلامی مبارزەیان کردووە لە کوردستانە بەناو تۆریزم ناو بردووە. پێشەوەی پرسیارەکانم ئارەستە بکەم بۆ ئیتمینان لە دەنگ ساڵی سەرداری ئەگەر دەنگی منە بیسی بەخێر بێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ ئەسلاام هەیە بۆ خۆت هاوڕێ عەبوو هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ فەرموون. زۆر سپاس بۆ تۆش. ساڵی سەرداری ڕۆکو لە مقدمەکە کورد ئیشارەم کرد ئەخیرەن کەسێک بە ناوی حجەتی کەلاشی ڕئیسی ئەنجومەنی مەشروطەخواهان 3 هەفتە لەوە پێش لە تاریخی 26 بەهمەنە لەگەڵ شارامی هۆمایۆن مەسئولی کاناڵی یەک مساحەبەیەکی ئەنجام داوە. لەم مساحەبە بازەواکە کە نیروهایەکە لە کوردستانە مسلح بوون بە ئیسا بەناو پێشمەرگە لەگەڵ عەلەی جمهوری ئیسلامی بارزیان کردووە ئەمانەی بە تۆریزم ناو بردووە. داستان چییە؟ بۆچی لەم شەرایطەدا دوایەوە هەموو پرۆژەکانیان یەک بە دوای یەکە ڕاست و سەڵتەنەت تەلەبەکان شکستەخوا و ڕسوا بن دێن ئیسار نەزەری ئاوا دەکەن. بۆ بەڵێ غێرەس حجەتی کەلاشی کەەوە ئیشارەتان پێکرد ئەخیرەن خانمێ بەناو زالومەی سەیدنیا ئەویش هەر ئەفازاتێکی وای فەرمووە. بەڵێ لەگەڵ تەلەڤیزیۆنی منوتۆ لەگەڵ تەلەڤیزیۆنی منوتۆ ئەو یەکان لەگەڵ تەلەڤیزیۆنی کاناڵی یەک شارام هۆمایون کە ئەویش سەڵتەنەت خوازێکی زۆر تونە و هەروەها کاناڵی منوتۆ کە ئیتر بە پوڵ و پارەی دزراوی لە خەڵکی ئێران و ئیسە لای ڕەزاپەلەی و خسیسە اختیار ئەمانە بۆ پەروپاگەندە و تەبلیغات بۆ خۆی دەستیان داوەسە ئەم تەبلیغاتە لەبەر ئەوە کە برەخەرە خەڵکی کوردستان مبارزەیان کردوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی 44 ساڵە. هەر حەزەکەم بینەرانی ئێوە بزانن کە ئەم حجەت کەلاشیە کە ئیسەوە ئەڵێ تا ساڵ 89 هین بووە نظامی بووە لە ڕێزەکانی جمهوری ئیسلامیە بە هەرحاڵ فعالیتی نظامی کردووە نازانم ڕوتبەی ئەفسەر بووە یا هەرچێک لەوێ خزمەتی کردووە ئیسا تۆسە دەرەوە و ساڵتەنەتەوەیەکی زۆر تۆخە و ئەم قسە و باسەی لە ئیدامەی ئەم سەڵتەنەت خوازانە و بە تایبەت ڕاستە تونڕەوەکانیانایە کە قەسەمی گەورەیان بە تەمامیەت ئەرزی ئێرانە و نازانم بە قەوڵ ڕەزا پەلەی وتی ئەگەر یەک وەجەب خاک دوورۆکەوێ نەبێ لە بەسەر ئێرانۆ ئەیترەوە ئەو خاکە یا ئەو ئێرانە ئیرانە من نیست بە قەوڵخۆی. ئەمە لە ئیدامەی ئەوایە ئەمە کەسانێک تێن وا خۆیان خزمەتیان کۆ لە جمهوری ئیسلامیە و هیچ وەخت فعالیەتیان عەلەی جمهوری ئیسلامی نەکردووە هەر بۆیە هێشتا و تەعەسوباتەی هەزوە بەرامبەر بە خەڵکی کوردستان کە 44 ساڵە لە مەقابڵ سەرکوتگەری جمهوری ئیسلامیە وێساون شەو ڕۆژ ماڵیان محل زندگیان مەدرسەیان بیمارستانیان کەوتوسە بەر لێشاوی بۆمب و تۆپ و بە حەچێ ئیمکاناتی خۆیانە جمهوری ئیسلامی خەڵکی کوردستانیان لە زەوی و لە هەواوە بمباران کردووە بۆ دفاع لە مافی خۆیان بۆ دفاع لە زندگی و ژیانی خۆیان. ئەم ئاغایانە ئاوا هاتوون و خۆیان لە سایەی پوڵ و ئیمکانات و شتێکاوە دزراوە و لە خەڵکی ئێران ئەویش خانەوادەی محەممەد ڕەزا پەهلەوی و ئەم ڕەزا پەهلەوی کوڕیەسە کە ئیسە مدعیە بگەڕێتەوە بۆ سەردەمی پاشایەتی ئەمانە دەستیان کردوسە ئەم تەبلیغاتە ئەو مبارزاتە حەق تەڵەبانە و خەڵک کردی و جوانان کردیان و لە شار لە دێ لە مبارزەی مسلحانە و پێشمەرگانە هێزی پێشمەرگەی کۆمەڵی ئەو سەردەم کە هێزێکی کۆمونیست بوو و بەرامبەر بە دەستدرێزی و تەجاوزی جمهوری ئیسلامی و حمڵەی ئەو باشانی ئیسلامی و ئیعدامکردنی گەنجەکانی ئێمە مەقاومەتمان کرد شەڕمان کرد گوێساین بەرامبەریان و لە حیثیەت و لە حورمەتی خەڵک دفاع کرا کۆڵان بە کۆڵان جادە بە جادە شار بە شار لە مەقابڵ هێزە سەرکوتگەرەکانە
ئەو هێزە چەپ و کۆمونیستەی ئەو سەردەمەی کۆمەڵە وێساین و مقاومەتمان کردووە لەم مقاومەت و شەڕە نابەرابەرە هەزاران کەس لە بهترین ئینسانەکانمان لە دەستا و دەیان هەزارمان کەوتنە زیندان کەسانێکی وەکو ئەم حجەت کەلاشێ کە واقعەن ئینسانێکی کەلاشە هاتووە قسەی ئاواکن و هەروە ئەو خانمەی زالومەی سەیدنیا کە لە تەلەڤیزیۆنی منوتۆوە کە مەشهوری خاس و عامە و بووە بە بەڵەنگۆی سرفەن وە سرفەن سەڵتان تەڵەبەکان و جەناحی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەستیان کردوەسە ئەم هینە جمهوری ئیسلامی بەنظرم حتا کەمتر جورئەتەکا وەکو ئەمانە قسە بێژێ بە هێزی پێشمەرگەی ئەو سەردەمەی کۆمەڵە و بە کۆمونیستەکانی کوردستان کە ئەمانە ئیسە بە ئاشکرا لە ڕۆژی ڕۆشنە دێژن ئەمانە کە مقاومەتیان کردووە و شەڕیان کردووە تروریستن و ئەشێ ڕۆژی لە ڕۆژان ئەمە ئدعای من نییە هەر کەسێ ئەتوانێت بچێت بە ئارشیو ئەو تەلەڤیزیۆنی منوتۆ و ئەو تەلەڤیزیۆنی کاناڵی یەکی شارام هوماین مەراجعەکە قسە و باسی خۆیان عینەن وا هەیە و ئەڵێن ئەمانە وا شەڕیان کردووە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەمانە تۆریستن دەبێ مەحاکمە بکرێن لەبەر ئەوە سەرباز و پاسداری ئەو مملەکەتەی ئێمەیان کوشتووە چرا سەوزێکە بە جمهوری ئیسلامی بە سپای پازان هەتا ئیسە مەسەڵەن گەیەکیان سپای پازار بێت و بەرحاڵ هینیان ئەو نەزمون حاکمیەتیان بۆ حفزکا بەڵام مەلا بڕوە ئای ڕەزاپەرەی و کەسانێکی تر لە نەزەر ئەمانۆ کە هیچ وەخت پێی ناگەن ئەڵبەتە بێن سوار جارێکی تر سوار مەوجی ئەترازات و مبارزاتی خەڵک ببن و ئەمانیشە لە بێچەشم و ڕووی و لە کەماڵی وەقاحەتە ئەوە ئێدعایە بکەن کە ئەو کەسانەوە مقاومەتیان کرد و کۆمونیستەکان لە کوردستان و خەڵکی ئازادی خواست بەرامبەر بە جمهوری ئیسلامی بە جرم مقاومەت لە مقابل جمهوری ئیسلامی و گوای ئەو کوشتن سەرباز و پاسدارێەوە هاتوون و ئێمە مقاوم لە خۆمان لە ژیان خۆمان لە خەڵکی خۆمان لە منفعەتی جامعی کوردستان دفاعمان کردووە ئەبێ محاکمە بکرێن بە خاطر ئەوە کە گوایە لە شەڕا سەرباز و پاسدار کوژرا. زۆر سپاس بۆ تەوزیحەکان لە ساڵی سەرداری تۆ گۆشەیەک لە کارنامە و سابقەی حجەتی کلاشیت باز کرد و ئەم کسەش کە لەگەڵ تەلەڤیزیۆنی منوتۆ ئێزهار نەزەری کردووە بە ناوی سالومە سەیدنیا ظاهرەن قسەکانی خۆی قورت داوە قوتی داوەتەوە و پەشیمانە بۆ و مازەرەتخواهی کردووە ئێستا وانە بەجێی خۆی کە تۆ ئیشارەت پێ کرد بە کردەوەکانیان سوالەکە منەمەدا بۆچی ئەم جۆرە ئێزهار نەزەرانە کە ئاواکراوە و دەشزانین لە رابطە لەگەڵ ئەم دانیشتنەی کە ماوەیە لەوە پێش لە دانشگای جۆرجتاون بە شرکەتی 8 نەفەر کە یەکێ لەوانە عەبدوڵڵا مۆتەدی ڕاهبەری سازمانی زەحمەتکێشان یەکێ لەم جەریانانەیە کە لەم دانیشتنەدا بەشدار بووە و خەریکە ئەم سیاسەت و پرۆژانەی کە حجەت کەلاشی و سالومەی سەیدنیا بەڕێوەیە بن و ئیدعایەکەن و پێشمەرگەی شۆڕژێری ئەو دەورانە و کۆمەڵەی قەدیم بە ناو تۆریست و قاتڵ ناو دەبن ئەمە چۆن ئەم تەناقوزە چۆنە بێت داستان چییە بۆچی ئەبێ شتێکی ئاوا ڕوو بدا و عەبدوڵڵا مۆتەدیش دانیشی گوێگرێ بۆ میدعانە. بەڵێ هەروە کە لە بەشی ئەوەڵی سوالەکە باسم کرد بلەخەرە لە هەچێ کەسە ئەزانێ لە ئایندا جمهوری ئیسلامی نامێنێ کەوتوسە بە ڕق و تووڕەیی و فشاری ئەترازاتی بێپسانەوەی خەڵک بە شێوەهای جۆراژر کە هەر ئیسەیش لە هەموو شوێنێ ئیدامەی هەیە ئەمانە جمهوری ئیسلامی کارێکی کردووە و نەجەنایەتوانەی کردووە سەودای ئەوە کە ئەمانە کە 44 ساڵەوە بەر خەڵک بە قیامێکی ئینقلابی لەسەر تاج و تەخت کێشانیانە خوارە و فڕێیاندانە ئەو پەڕی دنیا گرێکیانە سەودای ئەوە هەرەسەیە بە کۆمەکی ئیمپریالیزمەکان و دەوڵەتای بەعزێ دەوڵەتای منتەقە و بە قودرەتی ئیمکاناتێک و تەلەڤیزیۆن گەلێکی پڕبینەندە بە خاطرەوە کە پوڵیان زۆرە و کارمەند و دەم و دەستگایەکی عەریز و تەویلیان بۆ ئەم تەبلیغاتە خۆیان دروست کردووە بە کۆمەکی ئەوانە مەسەڵەن بتوان جارێکی تر سوار مبارزاتی خەڵک بن و خۆیان داسەپێن و ڕژیمی پاشایەتی بگەڕێنەوە ئەمە مەسەڵەن سەودایەکە بەڵام فقط ئەمەیان هەست ئەوە کە لە ناو خەڵکە لە جامعەی ئێرانە ئەگوزەرێ دروست نقطە مقابل ئەوەسەوە ئەمان ئەو ئیمکاناتە وەسیعەوە هەسیان و لە دەروەی وڵات بە ئیمکاناتێکەوە هەسیان
مثلا تظاهرات ڕێخەن و منشور دانێن و کۆبوونەوە ئەکەن و گەرەکیانە بێژن ئەوە ئێمە هەین و ئێمە ئەگەڕێنەوە لە حاڵێکە لە سەراسەری شارەکان و دێهات و هەموو جامعەی ئێرانە یەکێ لە شعارە سەرەکیەکان مەرگ بەر ستەمگەرە چ شاباشە چ ڕەهبەر، یعنی ڕژیمی پاشایەتیمان ناوێ کەمترین دەم هەر نەبووە ممکن لە گۆشەیە پوڵکیان داوێ بە کەسێ دفاعێک یا شعارێک بە نەف ڕەزا پەهلەوی و ڕژیمی سەڵتەنەت و ئەوانە درابێ حتا لەو ئەوڵۆ شعارێکیاندا کە گوایە ئەیانوت ڕەزا شار ڕوحەت شاد معلوم بۆ کە جمهوری ئیسلامی عناصر جمهوری ئیسلامی ناروسەوێ ئەو شعارە بدەن بۆ بێژن بۆ ئەو بە نەف جمهوری ئیسلامی تەوا بێژن ئەمانگەرێکیانەوەسن ڕژیمی پاشایەتی بگەڕێنەوە لە حاڵێکە بە تۆر واقعی لە ناو جامعە سەڵتەنەت تەڵەب و ڕەزا پەهلەوی و ڕژیمی پاژماوەی ڕژیمی پاشایەتی و ساواتیەکان هینێ جێگە و پێگەیەکیان نییە تەنیا ئەوەسە بە ئەم قدرەتە ماڵی و ئیمکانات و پشتیوانی بەعزێ لەم دەوڵەتانۆ ئەمەیان هەیە بۆیە ئەم ئیدعایان کردووەوە گەرەکیانە چراغ سەوزێکیان ئەدا بە ئەوە کە ئێمە لەگەڵ مەسەڵەن کۆمونیستەکان چەپەکان لە کوردستان یا لە سراسەری ئێرانە خەریکین مبارزەکەین بۆ ئەوە سپای پاسداران و بەقەڵ ڕەزا پەهلەوی بە جۆرە ئیسلامەکەیان و ئەوانە حفز بێ خەریک مامەڵە و خەریک چرا سەوزێکن ئەیدەن بە بەشێ لە سپای پازاران و بەشێ نیروهای ئینتیزامی بۆیە ئەمەیەژن ئەمە بەشێکی ئەوە کە کەسێکی وەکو عەبای موحتەدی کە تۆ ئیشارەت پێ کرد چوەسە ناو ئەم کەیسە یەکێ لەو هەشت کەسە بووە کە لە دانشگای جورجتاونە پەیامی داوە عەلا ڕەغمەوە حتا بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان ئەسڵەن مخالف ئەمەن حتا ئەوەنە واقع بوو ئەم کاریەکە چوو لەگەڵ ئەوانە حتا ئەوانە حزبێکی تر و کاری مشترکیانە کرد بە یەکۆ ئیسیش لە ناوەندی هاوکاران وکو حیزب دموکرات هەڵگەڕان وتیان خەتە قرمەزە ئێمە ناچین وەلی ئەو تەنیا خۆی چوو بە نظر من عەبدوڵای موحتەدی بەم کارەی سابقەی فعالیەتی کۆمونیستی کوردستان کۆمونیستەکانی کوردستان و هێزی پێشمەرگەی کۆمەڵی کۆمونیستی ئەو دەورانە هەرزان فرۆشیەکە وازانێ ئەتوانێ خۆی کا بە ساحب ئەو تاریخە و هەرزان بیفرۆشێ بە ئەمانە بۆ بتوانن لە گۆشەیەکە چوزانم بەشێ لە قدرتە سەهیمی کەن خۆی و حزبەکەی بۆیە حتا ئەمانە ئەم پەهلەوی و سەڵتەنەت خواز و بە تایبەت ئەم ئاریایی پەرستان و ئەمانە کە ئەم کاورا لە حزبی ئیرانی لە حزبی ئیرانیستا بووە ماوەی لەمەوە بەر ئێخراج کراوە هەرم حجەتی کەلاشەیسە لە شاری کۆڵنا ئەنجومەنی حزبی ئەنجومەنی مەشروتەخاهیان دامەرزانەوە مانگە ماونیە لەمەوە بەر من مەرزوو وەسە ئەمانە زۆر جەناحێکی تڕەون حتا کەسێکی وە عەبدوڵای موحتەدی کە حازر بوو هەچێشتە خۆی هەرزان فرۆشی کە سابقەی خۆی هەرزان فرۆشی کە خۆی کەیف خۆیەسی بەڵام ئەو ناتوانێ ئەو سابقە درەخشانی کۆمونیستەکان و هەزاران وەکو من و تۆ و هەزاران ئینسانی شۆڕژگەر و کۆمونیست لەو تاریخە فعالەتیان کردووە بەداخەوە بەشێکیان ئێستاها نەژێر خاکە بە شعاری بژی سۆسیالیزم و بژی حزبی کۆمونیستی ئێران سەریان ناوە لە مقاومەتەکانە ئەمان گەرێک عەبدوڵای موحتەدی گەرەکی بوو ئەمە هەرزان فرۆشیکە وەلی حتا بەم گایکردن لە ڕەزا پەهلەوی و ئەم دار و دەستە ئەو بەشە تونڕە و جەناحە تونڕەوەکەی سەڵتەنەت خوازان حتا ئەمان قبول نەکرد ێژن عەبای موحتەدی و نازانم ئەوانەوە ئەو وەختە ناو کۆمەڵا بوون و مقاومەتیان کردوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی دەبێ بە جورمی ئەوە کە سەرباز و پاسداریان کوشتووە یا بە جرمی تەزیە تەڵەبی محاکمە بکرێن یعنی بە ئەمانە بێ بە حجەت کەلاشی و بەشێ زۆر لە سەڵتەنەت خوازان کە ئەمە برزە من سخۆنگووی ڕک و سەریحیانە ئەنا هەمویان وان هیچ لە ڕەزا پەهلەویەوە کە زاهرەن تێت پزێکی دموکرات بەخۆیەوە ئەگرێ مطلقاً هیچ انتظار و تەوەقع ناوێ بێ خەڵک دەبێ وریا وشیار بن ئەمانە هەر ئەوانن وا 44 ساڵ لەمەوە بەر دەرکران خەڵک دەری کردن سقوت کرد سەرنگون بوون ئەمانە هەر ئەوانەوە زیندانیانی ئەبین وەکو بیژەن جەزەنی ئەوانیان برد لە تەپەکان پرژینەوە وتیان ڕایان کردوە بەدرۆ سناریان بۆچین کوشتنیان
دەیان و سەدان و هەزاران نەفەر وەکو کەرامەت دانشیان و خسرۆ و گوڵسورخی بیژەن جەزەنی ئەحمەدزادە و زۆر کەس لە ئینقلابیون و کۆمونیستەکانی ئەو سەردەمایان ئیعدام کردووە. ئەمانە ئەوانە بوون ئەومە پوڵیان دزی، ئەمانە ئەوانە بوون وا شاوتی یا بچە حزبی ڕستاخیز یا بڕۆنە دەرەوە پاسپۆرتان پێی تەک حزبی فقط حزب ڕستاخیز. سابقەی ئەمانە وەکو ڕۆژ ڕۆشنە. ئەمانە ئیسا پەرویزی سابتی ڕئیسی شکەنجەگەرانی لە سەراسەر ئێرانە ئێستا عەکس و فیلم و ئەوانە و تێتە ناو متینگ و تا ئیسە نێوێرە زاهر بێ، تا ئیسە نێوێراوە تا مانگێ نەوەبەر ئیسە تێت عەکسیشی بەرزەکەن و وەکو بەرزی بانان لە جێەوە ئەشیا مەحاکمە کریاوە هەتا ئەبەد لە زیندانە بواە بەخاتر ئەو هەموو جەنایەتەوە کردی لە ساواکا بوو ڕێی ساواک بوو ئیسا بۆ بە هین و بۆ بە شخصیت و ئەیهێنە دەرەوە و تەبلیغی بۆکەن. بۆیە من وازانم لەلایەکۆ گەلێکیانە پەیام بێبن بە جمهوری ئیسلامی و سوپای پازان لەلایەکۆ هەرزان فرۆشی عەبدوڵای مۆحتەدی هەم سابقەی خۆی هەم گەلێکی سابقەی هەزاران کۆمونیست و خەڵکێکی تێکۆشەر وا چوار دەهە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ڕاوێستان ماڵیان وێران بوو، کوڕیان کوژیا، کچیان کوژیا، دەربەدەر بوون، شەڕیان پێ تەحمیلکردن. ئەم سابقە لە خۆشناوی و لە مبارزی و لە ئازادی خوازی هەرزان فرۆشیکە. بەڵام هەر ئیسەیش ئەبینین خەڵکی شارەکانی کوردستان لە ڕاستیانە و کۆمونیستەکان و چەپەکان ئەوانەوە ئەو تاریخیان سازان و دروست کرد هەر لە سەحنا ماون ئیجازە نە بە سەڵتەنەت تەڵەب و حجەتی کەلاشی جەنایەتکار و ڕەزا پەلەویەدەن و نە بە عەبەی مۆحتەدی کە بتوانێ مامەڵە بە ئەو هەموو مبارز و تێکۆشانی خەڵکی کوردستان و کۆمونیستەکان و چەپەکان بکەن. قەتعەن جوابێکی قرس و قایم لایەن خەڵکەوە وەرەگرن. زۆر ساڵی سەرداری وەختەکەمان تەواو بووە بە هیوادارم پەیامەکەت گەیشت بێ زۆر ڕۆشن بوو و دیارە خەڵکیش بە نەزەری من دانش و ئیتلاعات و تەجاربی ئەو تاریخی کە تۆ باست کرد دقیقە بە دقیقە ئەزان و ئەمانە جوابێکی دەندانشکەن قەتعەن وەرەگرنەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەدا. منیش سپاس دەکەم. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. ساخی و سڵامەتیتان ئارەزومانە. شاد و سەرکەوتوو بن.